ئایا یاسای چاکسازی لە هەرێمی کوردستاندا تا چەند توانێتی باڵانسێک لە نێوان موچەی فەرمانبەرانی پلە باڵاکان بەراورد بە فەرمانبەرانی ئاسایی ڕابگرتن؟ فەرمانبەران پێیان وایە هەڵبەتە کە هیچ عەدالەتێک نییە. پەرلەمانتار عەلی حەما ساڵح ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵماندایە. سوپاس کە بێگومان باڵانس لە نێو موچەی فەرمانبەرانی باڵا لە حکوومەتە و ئەوانەی ئاساییدا نییە. یاسای چاکسازی باڵانس ڕادەگری وە چۆن؟ سڵاو ڕێزم بۆ جەناب بۆ بیسەران و گوێگرانی دەنگی ئەمریکا. تەمان یاسای چاکسازی باسی موچە ناکە، ئەو موچانەی کە هەیە بە یاسا، بەڵکو باسی ئەو موچانەیە کا نایاسایی تەرخان کراون و باسی موچەی خانەنشینی پلە باڵاکانیشی تەیە بۆ کەمکردنەوە. بە دڵنیاییەوە پێشتر پەرلەمانتارێک ئەگەر ساڵی خزمەتی هەبێت یان نەیبێت، ئەگەر دکتۆرای هەبێت یا خوێندەواری نەبێت، هەر بە 6,400,000 ئەبوو. ئەم جارە ڕێک خراوەتەوە بە پێی تەمەن و ساڵی خزمەت لە 1,800,000 تا 4 ملیۆنی شەڕوات. بەڵام یاسای چاکسازی دەستی بۆ زۆر بابەتی گرنگ بن، بەڵام ئەوەی گرفت بوو کە جێبەجێ نەکرا. بۆ نمونە لە کوردستانە هەزاران کەس بە پلەی لیوا، عەمید، عەقید، پلە جۆرا و جۆرەکانی سەربازی خانەنشین کراون بەبێ ئەوەی هیچ خزمەتێکی سەربازی حەقیقییان هەبێ. لە یاسای چاکسازی ئەمە دیاری کرا کە لا ببرێت لا نەبراوە. چەندین کەس، سەدان کەس بە پلەی وەزیر، بریکاری وەزیر، بەڕێوەبەری گشتی تا ئاخیر ڕاوێژکار خانەنشین کراون بەبێ ئەوەی خزمەتی وەزیفی حەقیقییان هەبێ. ئەمە ئەبووە چاکرایە. خەڵک هەیە بۆ دزی ڕۆشتووە، مەسەڵەن لەسەر دیوار فیشەکێکیان پێوەناوە کوشتویانە کردویانە بە شەهیدی سەنگەر 3-4 ملیۆن دینار وەرەگرێ، 3 ملیۆن دینار وەرەگێ بە ناوی شەهیدی سەنگەرەوە. هەیە ینی شەهید نییە و کراوە بە شەهید. هەموو ئەمانە و زۆر بابەتی خانەنشین یاسای چاکسازیە هەبوو، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا قانونەکە بەتەواوی نەچۆتە بواری جێبەجێکردن. بۆ نەچووتە بواری جێبەجێکردن؟ ئەوە کێشەکە، چونکە ئێمە دەزانین ئەم بابەتی کە تۆ باسەکەی جددی نییە، بۆ زۆر کۆنە. بەڵێ فەرموو. بۆ نمونەی بەسیتی بۆ باسەکەم، ساڵونی و زیاترە بێ هەموو ئەوانەی بە پلەی وەزیر و بریکاری وەزیر و تا کۆتایی کە خانەنشین کراون و ئەو خزمەتیان نەبوو، واتە وەزیر نەبووە، بە وەزیر تەقاوت کراوە، بریکاری وەزیر نەبووە، وەزیر تا ئێستا موچەکەیان نەبڕاوەیان. باشە ئەوە ناو هەر حکومەت ئەعلانی بڕینەکەشی نەکرد. دەزانم هەندێک لایەن حتا لیست و ناوەکانیان هەیە لە لای هەندێک لایەنەکان و بڵاو کراونەوە. باشە چی ڕێگری لەوە دەکە کە ئەم یاسایە یان ئەمانە نەمێنن، یان یاسای چاکسازی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ئەو پارە ینی ڕێگری نییە. دوو کەس لە کوردستانە یاسا حکومەکەن، سەرۆکی حکومەتە و جێگری سەرۆکی حکومەتە. ینی مەسەن بۆ نمونە کە یەکەی 70-80 ناکرێتەوە خەڵکی بازار نییە ینی ڕێگریان لێ بکە، بەڵکو پارتی وێکێتیە ینی کە زەوی ئەبرێت و 100 ملیۆن دلار زەوی بە ناوی چیوچیوە بێ، خەڵکی بازار نییە بیبە، هەر لووتکەی دەسەڵاتە لە هەردوو لای بە. ئەوەی ئەکرێت لەسەر کوردستانە لە مەرزەکانەوە بۆ زەوی، بۆ گرفتەکانی دۆسیەی نەوت، بۆ چاکسازی لە موچە، بۆ خانن، هەر لووتکەی دەسەڵات کردوویەتی لە هەردوو لای. باشە لە یاسای چاکسازی دەشتی کتری هەیە بەوەی کە دەرماڵە و ئیمتیازات پێ دەڵێن. ئەمە تا چەندێک بڕاوە یان کەم کراوە بە تایبەت بۆ دەستگاکانی حکوومەت؟ زۆر باسی پێداچوونەوەی ئەکرێت، بەڵام بە وردەکاری نییە پێت ئەزانین چۆنم ئاستی گەندەڵی یا ئاستی عەجز گرفتەکان زۆر لەوە گەورەترە کە بێ بە نەسریەی وەزارەتێ دائیرەیەک لە 3 ملیۆن دینارۆ بکەی بە ملیۆنی دینار، لە 4 بکەی بە ملیۆن. من یەک نمونەی بەسیتی بۆ خۆ حکومڕانیش موچە زۆر گرنگە، ژیانی خەڵکە، بەڵام حکومڕانیش هەر موچە نییە. خەڵک ئاوی خواردنەوەی پێویستە، کارەبای پێویستە، پەروەردەی پێویستە. من دووسێ نمونەی بەسیت بۆ جەناب هێنمەوە. 973 پرۆژە لە سنووری سلێمانی ئەوە چەند ساڵەوە ساون، ینی هیچ ئیشێکیان تێ ناکرێ. هەیە لە 80 تەواو بووە، 70 تەواو بووە، 60 تەواو بووە. مەسەلەن 2 ساڵە حکومەت هێرێم هیچ دەرمانێکی بۆ سنووری محافەزەی سلێمانی نەکڕیوە. ئەبێت لە داهاتی خۆیان بێ خۆیان ئەڵێن داهات نییە. بەعنی لە سلێمانی و ڕێ بۆ هەولێر، لە هەولێرەوە دیەی بۆ سلێمانی و خۆیان لە جەبهە بیت، ینی جادە و ڕێگاوبانی نییە. سەرباری هەموو ئەمانە گرفتەکەش هەر گرفتی موچەش وەکو خۆی بەردەوە. باشە کاک عەلی جەنابت بڕیارت داوە کە موچەی خۆت وەرنەگری،
هۆی ئەوەیە کە ماوەی پەرلەمان درێژ کراوە و خۆت و نەک هەر خۆت ئەندامانی تری پەرلەمان بە شەرعی ئێستا شەرعیەتیان لێ وەرگیراوە بەڕێی جەنابەت؟ بەڵێ طبعا من لە یەکی یانزەوە نەچوون بۆ بینای پەرلەمان، ڕاستە بەردەوام لە کاری پەرلەمانتاری بە دوواداچوونم بۆ گرفتی خەڵک کردووە، ڕەنگە خۆم بە شایستەیەوە موچە نەزانی بێ، وەکو هەستێکی نیشتیمانیش، هەستێکی ئینسانی، هەستێکی ئەخلاقی پێم وا بووە ئەوەی ئەو ماوەرم نەگرتووە بەخشیومە بە قوربانیانی ڕۆژئاوا و باکوور، بەڵامی تر ئێمەش ئەبێ لە یەک دوو مانگیاندا خۆمان یەکلایکەین زووترین کاتیشە، ینی بەم شێوێن هاتووین بردەوە. هاوکارەکان لە پەرلەماندا دەڵێن هاوکارەکان لە پەرلەماندا وەڵڵی من بە ناوی خۆمەوە قسەکەم، ینی من بە ناوی خۆمەوە قسە باشە تۆ پێت وایە سە پەرلەمان بۆ زانینیت، یعنی بەدەر لەمە منە مێ شتێکە پێ بڵێم، من ڕەنگە بەشێکی پەیوەندی بۆ ئادەی تەواوبوونیەوەوانەوە بەشێکی پەیوەندی بەو حاڵەتە نەفسیەوە هەیە کە خۆم، ینی من پێش یەکی یانزەش هەر تاو بێتاقەت بووم، یعنی دەیان دۆسەی گەندەڵی لەسەر زەوی، لەسەر بەو ڕوونی لەسەر قاچاقی کۆکەیتەوە، لەسەر عەقدی خرا، لەسەر هەموو شتێک کۆکەیتەوە، لە پەرلەمانیشی لەسەرەکە ئەینێری بۆ حکومەت، ئەینێری بۆ دەستەی نەزاهە، بۆ داواکاری گشتی کە نەتیجەی نییە، دیسان خۆت خۆی ئینسان لە نەتیجە شعورە، ینی وانە شەی وایە، ینی خەفەتە خۆی لەولاوە ڕەنگە ئافرەتێک چوار هەتیوی لەسرە پارچەی حەپێ پێی ناکرێ لەولا مناڵێک بەرپرسێک زەویەک یە بەناوی پرۆژەی نیشتە جێبوونەوەی بای 100 میلیۆن دۆلارە، ئەمانەوە کەیتر لە نەتیجەیاڵی لە شوێنێکا منیش مراجعەی خۆم کەمەوە باشتر. بەڵام ئەمەش کێشەی چەندەها ساڵی ئێستانیە و کێشەکان سیاسین و کێشەی دەسەڵاتە، کێشەی هێزە. بەرحاڵ پەرلەمانتار عەلی حەما ساڵح لە هەولێر لەگەڵمان بوو. زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. سپاس بۆ ئێوەش، سپاس.